خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسکەین زۆر ڕێسای نەریتی ژنهێنانی عەرەبەکانی پێش ئیسلام هەروەکو ڕێسای نەریتی نەتەوەکانی تروا بوون. چەند ژنیان پێویستایە ئەیان هێنا. ژمارەیەکی دیاریکراو لە ژنهێنانە نەبوو. ئەمەش هەروە بەردەوام بوو تا کاتی هاتنی ئیسلام. پێغەمبەریش صلی الله علیه وسلم دوای کۆچی دوایی خەدیجە چەندین ژنی هێنا کە لە ساڵی هەشتەمی کۆچیدا فەرمانی خوای گەورە بۆ دیاریکردنی 4 ژن بۆ پیاوێک هات. هەرێک لە ئەسحابەکان ئەوی لە 4 ژن زیاتری هەبوو تەلاقیاندا و 4یان هێشتنەوە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە پێشتر فەرمانی پێدا کە ئەوانەی لە عیسمەتی ئەودان بیان هێڵێتەوە، چونکە ئەگەر تەلاقیان بدا بۆیان نییە شوو بکەنەوە بە کەس، چونکە بە شووکردنەکەیان بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بوونەتە دایکی مسلمانان. هەروەکو خوای گەورە فەرمێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم وأزواجه أمهاتهم. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خودی مسلمانەکان بۆیان لە پێشترە وەک لە خۆیان. خێزانەکانیشی دایکی ئەوانن. ئەش فەرمێ ولا أن تنكحوا أزواجه، أش فەرمێ ولا أن تنكحوا أزواجه من بعده أبدا. باش خۆشی يعني باش مردنی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام بە هیچ شێوەیەک و هەتایە نابێت ژنەکانی مارە بکرێنەوە. ژن هێنانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هیچ شێوەیەک بە مەبەستی حەز و هەوا و هەوەس نەبووە، چونکە ئەو ژیانە سادە و هەژارانەی کە ئەوی تیا ژیاوە، ئەو کۆڵی بەرپرسێتیە گەورەی لەسەر شانی پیرۆزی بوو، لە کاری بانگەوازی خوایی، لە پێکەوەنانی کۆمەڵگە، لە بەڕێوەبردنی کاروباری سیاسی، لە ئیدارەی جەنگ، لە ڕێکەوتن و ئاشتیەکان، وەخۆ ئامادەکردن و جێهادکردن و بەرەنگاربوونەوەی هێرش و پەلاماری دوژمنان و پوچەڵکردنەوەی پیلانەکانیان. ئەمانە جگەلەوەی کە هەمیشە ئەو عەلەیهی سەڵات وەسەلام هۆشی لای قیامەت و دیداری خوای خاوەنی بوو، فەزلی ڕۆژی دوایی ئەدا بەسەر ژیانی دنیادا. ئەم پلە و بەرپرسێتی ڕۆژانەی تەمەنێکی 50 ساڵی بەدواوە بێگومان بواری ئەوان بۆ نەکردوێتەوە خۆی بۆ ئارەزووی جەستە تەرخانکە یا هەوڵی سەرۆکایەتی و خۆ دەوڵەمەندکردنی خۆی بدە. ژنهێنانی پێغەمبەر صلی الله علیه وسلم گومانی تێدانی هەموو یەکەونە بازنەی سۆز و بەزەی و ڕەفتاری میهرەبانیانەیەوە. ژنهێنانی هەندێکیان بەرژەوەندی گەورەی بۆ ئیسلام و سەرخستنی مسلمانان مسۆگەر کردو. ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پیاوێکی ئارەزوومەند وایە نەئەچوو ئەو هەموو بێوەژنە لە خۆی کۆکاتوە، هەر یەکەی بە کۆشە مناڵەوە. لە کاتێکە هەموو سەرۆک خێڵەکان تەمەنای ئەوانە کرد کچی خۆیانی بدەن، ئەو تەنها عائیشەی بە کچێتی خواستووە. چەندەها جار وەکو لە قورئان و سیرەی پاکیدا سەلمێنراوە ئافرەت هەبووە داوای لێ کردووە شووی پێ بکات و هیچ مەرجێکیشی نییە، بەڵام ئەو عەلەیهی سەڵات وەسەلام ڕەفزیە کردە، چونکە هەموو ژنهێنانەکانی پەیوەندیان بە بەرامبەرێکەوە هەیە نەک بە حەزی خۆیەوە. پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام 11 ژنی هێناوە. دوانیانی هەر لە تەمەنی خۆیان کۆچی دواییان کردووە کە خاتو خەدیجەی کچی خوەیلید و خاتو زەینەبی کچی خوزەیمە بوون، ڕزای خۆیان لێبێ. ئەوانی تر کە نۆ ئافرەتن لە دوای کۆچی دوایی خۆی کۆچی دواییان کردو کە بریتین لە عائیشە و حەفسە و حەبیبە و سەلەمە و سۆدە و زەینەبی کچی جەحش و مەیمونەی کچی ئەلحارث و جوەیریە و سەفیە. ئەمانە غەیری ئەوانن کە مارەی کردن بەڵام نەیگواستنەوە و تەلاقی دانەوە یان کە نێزەکێک بوون و بوونە خێزانی وەکو ماریە، خوا لە هەمویان ڕازی بێت، دایکی بەڕێزمانن. یەکەم خەدیجە کچی خوەیلیدی کچی ئەسەدە و لە باپیرە قوسەی ئەو پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام مەبنەوە بە یەک. پێشهاتنی ئیسلامەتی شووی بە ئەبوو هالە کردبوو، پاش ئەوی شووی بە عەتیقی کوڕی عابید کردبوو،
پاشان پێش پێغەمبەرێتی شووی بە پێغەمبەر کرد عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو کاتێک کە شووی پێکرد 15 ساڵ تەمەنی زیاتر بوو لە تەمەنی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام دایکی خەدیجە زۆر بە وەفا بوو بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم هەر وەکو سیفەتی ڕەسەنی خۆی و زیاتر بەرامبەر ئەم بە وەفا بوو هەموو مناڵەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جگە لە ئیبراهیم لە من تا ئەم لە ژیانە مابوو جەنابی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ژنی تری نەهێنا کاتێکیش کۆچی دوایی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خەفەتی بۆ خوارد خەدیجە خان یەکەمین کەس بوو کە باوەڕی بە پێغەمبەرێتیەکەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام هێنا وەکو لە حەدیسی صەحیحە هاتووە و جوبرەئیلیش مژدەی بۆ هێنا کە خوای پەروەردگار بە تایبەت کۆشکێکی بەهەشتی بۆ تەرخان کردو خەدیجە خاتوون چاکترینی خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لە صەحیحی بوخاریە هاتووە کە خەدیجە باشترین ئافرەتی ئەهلی بەهەشتە خوا لێی ڕازی بێ سۆدەی کچی زەمعە دووەمین خێزانی لە باپیرە لوئەی کوڕی غالیبە لەگەڵ پێغەمبەری خۆشەویستە عەلەیهی سەڵات وەسەلام لە نەسەبیانە یەکە گرنەوە پێشتر شووی بە ئامۆزایەکی خۆی کردبوو کە ناوی سەکران بوو سەکرانیش مسلمان بوو کۆچی بۆ حەبەشە کرد و لەوێ کۆچی دوایی کرد پاشان پێغەمبەر صلی الله عليه وسلم وەک بەزەی هاتنەوە بە باری لاری ئەودا دوای کۆچی دوای خات و خەدیجە خانم خواستی کە پیر بوو خەمی ئەوەی بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەلاقی بدا نۆرە شەوانی خۆی بە دایکە عایشە بەخشی بوو ئەوە بوو کە بە عایشە خانمی فەرموو سوور نیم لەسەر مێرد و پێویستم بە پیاو نەماوە کە ژنان لە مێردیانەوێ پێویستم پێی نییە بەڵام هەر حەزەکەم لە خزمەت پێغەمبەری خوادا بم عەلەیهی سەڵات وەسەلام تا خوای گەورە لە ڕۆژی دواییشە لە ڕیزی خێزانەکانیدا حسێبم بۆ بکە مێژووی ورتر ئەوەیە کە لە ساڵی 53 کۆچی و لە سەردەمی معاویەی کوڕی ئەبی سوفیانە خوا لێی ڕازی بێ کۆچی دوایی کرد مەبەستم سۆدەی کچی زەمعەی دایکمانە خوا لێی ڕازی بێ و لێی خۆش بێ دایکە عائیشە ڕەزای خوای لێ بە کچی ئەبوبەکری سدیقە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە خواستی و لە مەدینە لە تەمەنی 13 ساڵیدا هێنای ئەم تەنها ئافرەت بوو کە بە کچێنی هێنابووی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری خۆشەویست یەکێک لە حیکمەتی خواستنی بەهێزکردنی پەیوەندی بوو لەگەڵ ئەبوبەکر و خانەوادەکەی لە هەموو خێزانەکانیە ئەم لە هەمویان زیرەکتر بوو لە هەموو زانستیەکانی ئەو سەردەمەیە زانی خوای گەورە لە حەوت طەبەقەی ئاسمان و پاکی و بەراعەتی لەو تۆمەتە بەدەی بۆیان دروست کرد ناردە خوارەوە ئیمامانی ئەهلی سونەت و جەماعەت لەسەرەوە ڕێکن کە هەر کەسێک تانە لە ناموسی بدا کافرە بێ خاتو عائیشە خوا لێی ڕازی بێ لە ساڵی 56 کۆچی لە سەردەمی حکمی سەیدنا معاویەی کوڕی ئەبوو سوفیانە خوا لێیان ڕازی بێ کۆچی دوایی کرد منداڵی نەبووە کە پێشیاڵەن عەبدوڵڵا لەبەرەوە بوو کە عەبدوڵای کوڕی زوبەیر کە خوشکەزای خۆی بوو کوڕی ئەسمائی خوشکی بوو لە لای مابە و لای خۆی گەورەی کردبوو بەهۆی ئەوەوە ئەم کونیە بەسەر ئەمیشا دابڕە کە پێیانوت عەبدوڵڵا جاری وهەیەڵێن عن أم عبد الله عائشة رضي الله عنها بوم شبك الرواية كريه يعني وكو دايش عبد الله كوري زبير بلام بوريتي قال رازي بيو واي پروردگارش لي خوش بي چارميان زينبي كشي خزيمه مردكيناي عبد الله كوري جحش بو كلا بناي خاي پروردگار كجرابو پیغمبر صلى الله عليه وسلم لصالي سيمي كوچي اماري كردو هناي ساڵێک بەسەر شوکردنەکە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم تیانە پەڕی کە کۆچی دوایی کرد و لە گۆڕستانی بەقیعی مەدینە نێژرا خوا لێی ڕازی پێنجەم حەفسەی کچی عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ پێشتر ژنی خونەیسی کوڕی حوزافەی سەهمی بوو کە سەحابیە خوا لێی ڕازی بێ لە دوای غەزای بەدر کۆچی دوایی کرد بۆ ڕێزگرتن لە باوکی کە عومەری کوڕی خەتاب و ڕەفیقی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا خواستی حەفسە خانم بە شەو نوێژ و
حەفسەخان بە شەو نوێژ و ڕۆژ و گرتنی زۆر بەناوبانگ بوو. لە مەدینە لە ساڵی 41 کۆچیە کۆچی دوایی کرد، خوا لێی ڕازی بێ. شەشەم سەلەمە. سەلەمە ناوی هیندی کچی ئەبوو ئومەیەیە، شووی بە ئامۆزای خۆی کرد بوو کە ناوی عەبدوڵای کوڕی عەبدولئەسەد بوو. پێکەوە کۆچیان بۆ حەبەشە کرد، دوایی کە مێردەکەی کۆچی بۆ مەدینە کرد کە سوکاری سەلەمە نەیان هێشت ئەم بڕوا بۆ لای، تا مێردەکەی لە ساڵی 4 کۆچی لە مەدینە کۆچی دوایی کرد. کە دڵنەواییانە کرد پیانەوت بەڵکو پیاوێکی لە عەبدوڵای مێردت چاکترت بێتەوە ڕێ، ئەیجا کێ هەیە وەکو عەبدوڵا باش بێ؟ ئیتر خوای گەورە لە عەبدوڵای باشتر بەنسیب کرد کە پێغەمبەری ڕێزدارە عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە داوای کرد پێش هەموو شتێک ئەم هەواڵی جێوڕێی نوێی مناڵەکانی پرسی کە چۆن سەرپەرشتیانەکە و لەکوێ ئەبن و چی بکە، ئەنجا ماڵی خۆی لە نێو هەوێکانیە. خوا لێی ڕازی بێ بە ژیری و چاوکراوەی و خاوەنڕای خۆی بەناوبانگ بوو. ساڵی 58 کۆچی دوایی کرد کە کۆتا خێزانی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام تا ئەو ساڵە مابوو، خوا لێی خۆش بێ. حەوتەم زەینەبی کچی جەحش، دایکی کە ناوی ئومەیمە بوو پووری پێغەمبەرە صلی الله علیه وسلم. سەرەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خواستی بۆ زەیدی کوڕی حارسە کە خزمەتکاری خۆی بوو، یعنی پورزای خۆی بوو، خواستی بۆ زەیدی کوڕی حارسە کە خزمەتکاری پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام، و ئەوەندەش لەگەڵیا بوو هۆگری بوو بە ناوی زەیدی کوڕی محەممەدەوە بانگە کرا. بەڵام ژیانیان نەچوە سەر و تەلاقیدا. پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ بەتاڵکردنەوەی ئەو ڕێسا جاهیلیە خواستی کە ئەیوت نابێ پیاوژنی زڕ کوڕی خۆی کە هی ماڵەکەی نییە و بەخێوی کردووە مارە بکات. ئاەتەکانی سوورەتی ئەحزاب لە 36 و 37 لەسەر ئەم مەسەلەیە دابەزینە خوارد. چکە عەرەبەکان یانوت مادام زەیدی تەبەنی کردو وەکو کوڕی خۆی لێ هاتووە و زەینەبی پورزاشی بۆ هێناوە، ناشێ دوایی زەینەب مارەکات. بەڵام بە تەکید زەینەب هەر پورزای خۆیەتی و بۆشی ئەشێک کە مارەی کاتو. عایشە خوا لێی ڕازی بێ فەرمێ زەینەب لە خوا ترستر بوو، ڕاستگۆ بوو، خزمایەتی زۆرە فامی و سیلەی ڕحمی لەبەرچاو بوو، خاوەن خێر و خێراتی زۆر بوو. لە کاتی شوکردنەکەی ئەودا حیجاب فەرز کرا. لە ساڵی 20 کۆچیا بوو کە کۆچی دوایی کرد. زەینەب یەکەمین خێزانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم کە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کۆچی دوایی کرد، خوا لێی ڕازی بێ. هەشتەم جوەیریە کچی حارسی مستەلیقەیە، پێشتر ژنی مسافعی کوڕی سەفوان بوو کە لە ڕۆژی مورەیسعدا لە غەزای بەنی مستەلیق لە ساڵی 5 کۆچی بە کافری کوژرا بوو. جوەیریە ئەو ڕۆژە لەو غەزایە بە دیل گیرا و بووە پشکی سابیتی کوڕی قەیس. پێغەمبەر صلی الله علیه وسلم یارمەتیدا تا لە دیلێتی ڕزگاری کرد و نەبووە کۆیلە. پاشان مسلمان بوو. دواتر کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خواستی مسلمانەکان ئەوانەی دیلی بەنی مستەلیقیان لابوو کە هۆزی خات و جوەیریە بوون هەمویان ئازاد کردن وتیان چۆنە بە ماڵی خەزورانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لای ئێمە دیل بن. بۆیە شوکردنەکەی جوەیریە خان بۆ کە سوکاری نزیک و دووری زۆر بەبەرەکەت بوو. لە ساڵی 50 کۆچیە لە مەدینە کۆچی دوایی کرد، خوا لێی ڕازی. نۆهەم حەبیبە ناوی هیندی کچی ئەبوو سوفیانە، ئەبوو سوفیانی کوڕی حەرب، پێشتر ژنی عەبدوڵای کوڕی جەحش بوو کە کۆچی بۆ حەبەشە کرد و لەوێ لە ئیسلام هەڵگەڕایەوە و مرد. واتە مێردەکەی کە کۆچی بۆ حەبەشە کرد بوو لەوێ لە ئیسلامەتێکە هەڵگەڕایەوە و مرد. حەبیبە لەوێ زۆر بە دڵشکاوی و لەو غوربەتەیە مابوو. لە حەبەشە بوو کە ساڵی 7 کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ڕێزلێنانی لە دوورەوە خواستی
و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەبەستی بوو کە ئەو دوژمندارێتیە سەرسەختەی باوکیشی بە خواستنی ئەم کەم کاتەوە و ئەویش لەو غوربەتەیە ئاهێکی سوکنای تێگەڕێ کە لە مێردە کۆنەکەی باشتری دەستکەوتۆ کە ئەم هەڵگەڕاوەتەوە ئیسلامەتەکەی واز لێ هێناوە حەبیبە شووەکا بە ئەو کەسەی کە ئیسلامەتەکەی هێناوە عەلەیهی سەڵات وسەلام و لە لایەکی تری شۆ باوکی کە لە دوژمنە سەرسەختەکانی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام بەم خواستنی کچەی دڵنەرم بوو حەبیبە خان لە ساڵی 44 کۆچیا لە سەردەمی سەیدنا معاویە کوڕی ئەبی سوفیانە کە هەر برای خۆی بوو کۆچی دوایی کرد خوا لێیان ڕازی بێ. دەیەم سەفیەی کچی حویەی کوڕی ئەختەبی گەورە و پیاوماقوڵی جوولەکەکانی بەنو نەزیر کە مەردەکەی لە ساڵی حەوتی کۆچیە لە غەزای خەیبەرا کوژرا و ئەم کەوتە دەست موسڵمانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئازادی کرد و پاشان خواستی تا کاریگەریەک لەسەر دڵ و دەرونی باوک و هۆزەکەی دروستکە. واش بوو سەفیە خانیش ئافرەتێکی ژیر و سالار و سنگینی خاوەن چاکە بوو. لە ساڵی 50 کۆچی لە مەدینە کۆچی دوایی کرد خوا لێ ڕازی. 11 مەیمونەی کچی حارسی هیلالی شی بە کابرایەکی بەنی ڕەحم کردبوو دوای مسلمان بوونی لە مەکە بە تەنها هێشتیانەوە. ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ساڵی حەوتی کۆچیە لە عومرەی قەزا خواستی و کاروباری گواستنەوەی دایەوە بە عەباسی مامی کە هەرمێردی ئومولفەضلی خوشکی مەیمونە بوو ئیتر گوازرایە. لە ساڵی 51 لە ناوچەی سەرەف کە 10 کیلۆمەتر لە مەدینەوە دوورە کۆچی دوایی کرد و ئەویش هەر ئەو شوێنە بوو کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لێوەی گواست بوویەوە خوا لێ ڕازی بێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جگە لەم خێزانە بەڕێزانە شیماری قبتی هەبوو کە مقەوقسی میسر بۆی ناردبوو کە هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم مسلمان بوو ئیسلامی زۆر بە جددی وەرگرتبوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیبراهیمی کوڕی لەم بوو خاتوماریە لە ساڵی 15 یان 16 کۆچی لە سەردەمی خلافەتی سەیدنا عومەری کوڕی خەتابە خوا لێ ڕازی بێ کۆچی دوایی کرد خوا لێ ڕازی بێ. هەر کەسێک بە وردی و بێلایەنانە دراسەی ژنهێنانی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵات وسەلام زوو بۆ یەسەلمەکە ژنهێنانەکانی هیچیان لەبەر حەز و ئارەزووی جنسی نین کە بە تایبەتی ئەو خۆی تەمەنی گەیشت بۆ سەر و 50 و هەر یەکێکیش لەمانەی کە خواست بوو هەیان بوو لە تەمەنی خۆی زۆرتر بوو و هەیان بوو 7 مناڵی هەبوو. ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خێزانەکانی هەموو کۆ بوونەوە بەقەدەر مەدرسەیەکی ئەم زەمانەی مناڵ لێ بوو. لەبەرەوە هەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەحەمولی ئەوەیە کرد کە ئەمانەی هەموو بۆ دڵنەواییکردن و بۆ پەیوەندی بەستنی پتە و لەگەڵ کەسوکارەکانیان بە تایبەتی کە هەندێکیان کچی ڕئیس عەشرەتەکانن یان قیاداتی جەبهەی بەرامبەرن وەکو کچی ئەبوو سوفیان. لەبەر ژنهێنانەکانی هەر یەکێک لەمانە پاڵنەرێکی مرۆڤایەتی و نەجیب زادانەی پێوەیە سیاسەتێکی دانایانەی بەدواوەیە لە هەمویانە سەیری کاریگەری ئەو ژن و ژن خواستناکەی کە بۆ بانگەوازەکەی بەکاری هێناوەت. ئەمەش هەمووی مەسەلەیەکی تایبەتە بە پێغەمبەری پێشەوامان عەلەیهی سەڵات وسەلام کەسی تر بۆی نییە نە ئەو ژمارەیە ژن بێنێ و کەسیش بۆی نییە بیکاتە ڕەخنە لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام.